ئەمەوێ لێەوە دەست پێ بکەم کۆبوونەوەتان هەبوو لە شاری سلەیمانی ئەوەی کە پێوترێ کۆبوونەوەی 5 قۆڵی 5 لایەنە سیاسیەکە لە کۆبوونەوەکەدا گەیشتنیتوێ بڵێ ئەمە چەند کۆبوونەوەیەکە بەڕاستی ڕێکمان خستووە و کۆبوونەوەی 5 هێزە سیاسیەکانی کوردستانم کاوانەی لە حکوومەتی هەرێم لە کۆبوونەوەکانی پێشوو ینی وەکو وا دەستی پێکرد هەرکە پۆزیشنی خۆی موقعی خۆی لە دانووسەندن نیشاندا و بیرڕای خۆی خستە پێشەوە بەڵام مناقشەی ئەساسی لەم دوو کۆبوونەوەی ئەخیرە دەستی پێکرد لەم کۆبوونەوەی ئەخیرە دەستی پێکرد کە پێش چەند ڕۆژێک کۆبوونەوەیەک بوو ئەمڕۆژم کۆبوونەوە کرا لەم کۆبوونەوەی ئەمڕۆ چوینە سەر خاڵەکان ئەو خاڵانەی کە هاوبەشن ئەو خاڵانەی کە ناکۆکی هەیە لەسەری و ئەو خاڵانەی کە نزیکن لە یەک ئەتوانی بە شێوەیەکی تر دەستکاری بکەیت و بگەیتە نەتیجە و لە کۆبوونەوەکە داوا کرا لە هەموو هێزە سیاسیەکان جارێتر بڕۆنەوە چونکە کۆمەڵی خاڵی تازەی هاتە پێشەوە بڕۆنەوە لای سەرکردەکانی خۆیان ئەم پێشنیارانەی کە خرا بەرباز و ئەو خاڵانەی کە باس کرا باسی لێ بکەن و جارێتر بێنەوە بۆ کۆبوونەوەی چوارشەممە کە لە هەولێرەکرێت لەوێ بتوانین بەرەو بڕیار بخۆین ینی بەرەو بڕیار ببووین من ناڵێم بڕیاری دوایی بەڵام بەلای کەمەوە لەسەر چەند خاڵێک بتوانین بڕیار بدەین ئەمجار مەفروضەوەیە ئەمانە ڕۆژی چوارشەممە هەرکە بە وەرەقەی خۆیەوە بێ و ئەوە ئەبێتە ئەساسی مناقشە سەبارەت بەو خاڵی کە بۆتە بەربەست لەبەردەم ئەوەی کە لای پێنجیانەکە بگەنە ڕێکەوتن خاڵی ئەساسی معلومە خاڵی ئەساسی پەیوەندی هەیە بە شێوەی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە ئایندا ینی شێوەی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە ئایندا کە باسی ئایندا ئەەکەم دوای هەڵبژاردننی داهاتوو عەجەبە لە نێو پەرلەمان بێ یا خەڵک ئەمە یەکێ لە خاڵە ئەساسی تەبیعی باسی سەلاحیاتش کراوە سەلاحیاتی سەرۆکی ئایندا چۆن بێت چۆن ڕێکی بکەی لە چ چوارچێوەیەک ڕێ بکەی ئەگەر لە پەرلەمان هەڵبژێرێ سەلاحیاتی چی دەبێت لە دەرەوەی پەرلەمان سەلاحیاتی چی دەبێت تەبیعی ئەم حیزبانە هەر کە بیرڕای جودای هەیە ئەوانە هەبووی لەوێ خاڵی جودا هەیە خاڵی هاوبەش لە نێوان ئەو 5 لایەنە سیاسیەدا چییە؟ خاڵی هاوبەش من ئیستا ناتوانم چونکە باسی بکەم چونکە بڕاستی بڵێم بڕیاری کۆبوونەوەکە ئەوە بوو کە من بە شێوەیەکی گشتی باس بکەم بەڵام خاڵی هاوبەش هەیە لە نێوانیان چ پەیوەندی هەبێ بە سەلاحیاتی سەرۆکی هەرێم چ پەیوەندی هەبێ بە چۆنێتی ڕێخستنەوەی سەلاحیات ئەمانە هەیە لە کۆبوونەوەکاندا کام لایەن نەرمی نواندووە کام لایەن لە داواکاری خۆی نایەتە خوارەوانێ هەموو لایەنە هەوڵەدا بگاتە نەتیجە بەڵام هەر لایەنێک تەبیعی بیرڕای خۆی هەیە تەرحی خۆی هەیە بەڵام هەموو لایەنێک چەخ لەسەرەوە کاتەوە کە پێویستە ئێمە بگەینە نەتیجەی لە نێوان خاڵی ناکۆک و خاڵی هاوبەشدا خاڵی باڵنێنەوەی کە پێوترە حەلی وەسەط لە نێوان ئەم لایەنانەدا دە چی بێت دوازارە گەنە نازانم چی بێ خۆ لە نێهایەتە هەلگەرەک بگەیتە خاڵی ناوڕاست ئەمجا چی بێ ئەوە نازانم خۆ ئەگەر بگەینەوە ئەوە معناوێ بریار ئێستا پەرلەمانی کوردستان چەند پرۆژە یاساسی لەلایە بۆ هەموارکردنی یاسای سەرۆکایەتی هەرێم ئایا پەرلەمانی کوردستان کۆ بێتەوە چاوەڕوانی بیەوە ئەکا یاخود کۆ نابێتەوە پەرلەمانی کوردستانی سەبەی لە تاعتیلە تا سەرەتای سێپتەمبەر پەرلەمان دانیشتنی نییە دانیشتنی فەرمی ئەمجا ئێمە هیوادارین پێش دانیشتنی پەرلەمان ئەم حیزبانە بگەنە نەتیجە ئایا کاتێکی دیاریکراو هەیە بۆ کۆتایی هاتن بەم کۆبوونەوەانە ئێمە چوارشەممەمان داناوە بۆ کۆبوونەوەی تر و داوامان کردۆ لەو کۆبوونەوە ینی کۆبوونەوەی چوارشەممە بەرەو بڕیار بگەن ئەمجا بڕیار وەرەگرین یانە ئەوە هێزە سیاسەکان لەوێ بەڵام داوامان کردووە کۆبوونەوەی چوارشەممە
بەرەو بڕیار بوو. باز دەوا دەکرێت کە پارتی دیموکراتی کوردستان نەرمی مواندووە لە کۆبوونەوەکاندا لەگەڵ لایەنەکاندا. پارتی دیموکراتی کوردستان لەسەر چ خاڵێک نەرمی مواندووە؟ من باسی حزبەکان ناکەم، بەڵام باسی کۆبوونەوەکە هەر حزبێک ئەزانم، بەڵام هەر حزبێک بیرڕای خۆی خستۆتە بەرباز و مناقشە لەسەرەوە ئەکرێ. ئێستا من پێم باسی تەرەفێک بکەم ناکەم. بەڕاستان وەکو سەرۆکاتی هەرێمی کوردستان بەشداری ئەم کۆبوونەوەکەن یاخود وەکو پارتی دیموکراتی کوردستان؟ من وەکو سەرۆکی جەلسەکە بەشدار طبیعی موقعم هەیە لە سەرۆکایەتیەوە معروفە، بەڵام وەکو سەرپەرشتی ئەم کۆبوونەوە بەشداری وە لە کۆبوونەوەکە ئیدارەی کۆبوونەوە مناقشەی ناوڕۆک ناکەم، چونکە ئیشی ئەوە نییە، ئیشی حزبەکانە، ئیدارەیەکی تەکنیکی کۆبوونەوەکە. دیارە حزبی کاک مەسعود لەوێیە و ئەو پارتی بەشدار سەرۆک بەرزانی خۆ متابعی ئەم نیشانە کات جوزێک لە نەکرێتی و ئەویش داواکە ئەم هێزانە بگەنە نەتیجە. من ناتوانم بەناویەوە قسە بکەم. من بەناوی کۆبوونەوە قسەکەم. لە کۆبوونەوەکە ئەم زۆر مەسائل تەڕاح بوو، بەڵام مەسەلەی هەڵوێستێکی حزبی لە بەرامبەر مەسەلەیەک ئەوە لە خۆیان. ئەگەر ئەو پێنج لایەنە گەشتنە ڕێکەوتنی، ئایا ڕێکەوتنی ئەو پێنج لایەنە لەبری پرۆژە یاسا دەچێتە پەرلەمانی کوردستان و ئەو پرۆژە یاسایە خوێندنەوەی بۆ دەکرێت یاخود نەخێر پرۆژە یاسای چوار لایەنەکە هەر خوێندنەوەی بۆ دەکرێت لە پەرلەمانی کوردستان؟ ئەمان ڕاست پرسیارێکە و ئەیخینە بەرچاو ئەندامانی کۆبوونەوەکە، چونکە کە ئەگەنە نەتیجە و بڕیاریاندا پێویستە بزانین بەرەو کوێ یعنی ئەو بڕیارە ئەبێتە یاسا، پرۆژەی یاسا قەزم ئەو بڕیارە اتفاقێکی سیاسی ئەبێ، یعنی ئەوە پرسیارێکە پێویستە جوابی هەبێت. ئەوەی کە بینیمان لە کۆبوونەوەکەی ڕۆژی یەکشەمە لە شاری سلەیمانی ئەندامانی لیژنەی نووسینەوەی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بەشداری بوون. هۆکاری بەشداریکردنی ئەو ئەندامانە بۆ چێگەڕێت؟ خەڵک هەیە لە نێو ئەم نوێنەری هێزە سیاسەکان کە ئەندامن لە لیژنەی دەستوری و ئەمڕۆژ و کۆبوونەوەی پێشەمەش هەر حزبێک خەڵکیەکیان هێنا بوو کە یاسا ناسن، یعنی جانبی یاساییش دایم دێتە پێشەوە لە کۆبوونەوەکە. بەڕێز دکتۆر فواد حوسێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان، زۆر سواس دەکەین بۆ پێدانیم دەرفەتە بە بەشی کوردی دەنگی ئەمریکا.